بەناوی خودای بەخشندەی میهرەبان سوپاس و ستایش بۆ پەروەردگاری جیهان هەزاران درود و سڵاو بۆ جانی پاچی پێشەوای مرۆڤایەتی محەممەد وە لەسەر یار و یاوەرانی تا ڕۆژی دوایی عزیزان خۆشەویستان سەلام و ڕەحمەت و میرەبانی پەروەردگارتان لەسەر بێ خۆشحاڵین ئەمجارەش هاتینەوە خزمەتان بۆ پێشەشینی بەرنامەکەتان بەرنامی پیرۆزەکان بە پشتیوانی خوای گەورە حەڵقێکی نوێتان پێشەش دەکەین هیوا خوازم ئەم حەڵقە و سەرجەم حەڵقەکانی جێگای ڕەزامەندی پەروەردگار و سوودی ئێوەی ئەزیز بێت خۆشەویستان لە سیسیلە بەرنامەکانی بەهاکان بەردەوام دەبین ئەمڕۆژ باسی گرنگترین بەها دەکەین باسی بەهایەک دەکەین کە بوو بە مۆرگ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو پرسیارن کە ئاڕاستەی میوان ئەجزەکەمان دەکەین ئەوەیە ئایا ئەم بەهایە لە کەسایەتی ئینسان ئەگۆڕێ ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەهۆی ئەم بەهایەوە چی کرد بۆ داوەکەی ئایا بۆ هۆی سەرکەوتنی داوەکەی خۆشەویستان ئەویش بەهای ڕازگۆییە بۆ ئەو مەبەستە میوانێکی زۆر ئەزیز و خۆشەویستمان لایە ئەویش بەڕێز کاک دکتۆر عەدنان هەورامانیە سەرەتا بەناوی خۆم و بەناوی ئێوەی ئەزیزەوە بە خێراتنی کاکتۆرەکەین کاکتۆر جانی خوا بەخێر بێیت سەرچاومە تازێت چێشا کاکتۆر ڕازگۆیی بە بۆچوونی جەنابێت چ پێناسێکی بۆ ئەەکەیت ئایا ڕازگۆیی لە قسەکردن و گفتار و کرداردا یەک شتە یان نەخێر ئەبێکە و وتمان ئەم کەسە ڕازگۆیە ئەبێت لە هەموو بوارەکانی ژیاندا ڕازگۆ بێت بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ڕاستەکەی من بەدڵ دەستخۆشیت لێ یەکەم لە بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە و ئەم بابەتەکە ئەتوانم بڵێم هەستیارترین بابەتە بۆ دنیای ڕووکەشگەرایی ئەمڕۆ بابەتی ڕازگۆیی سیفەتێکە ئاکارێکە بەبێ ئەو ئیمان بوونی نییە جوانە یعنی باوەڕدار بەوە ئەناسرێتەوە کە ئەم سفەتەی ئەم ئاکارەی تیا بەرجەستە بوو بێت بەڵێ تەسەورەکەی زیاد لە 150 شوێنی قورئان بەڵێ ئاماژەیەکی ورد بە گەورەی بەهای ئەم سفەتە هاتووە تەنانەت ئەم سفەتە هەر کەسێ لە خۆیان بەرجەستەیکە لە خۆیان بەرجەستەیکە قۆناغێک دوای پێغەمبەرانە یعنی کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە نزاکانیە تەنانەت لە قورئانیشا هانی ئەو کەسانە ئەدا کە ئەم سفەتانەیان تیابێ لە دوعاکانی ئافەرمێ مع الذين أنعمت عليهم من النبيين والصديقين کەواتە ئینسان ڕێک ئەگاتە دواچڵە پۆپەیەک شتێکی مێنێ بۆ پێغەمبەرایەتی ئەمەندە سفەتێکی گەورەیە ئەم سفەتە کە پێی وترێ ڕاستگۆیی ئێمە لە دەستەواژەی زمانی کوردیا وشەی ڕاست گۆییمان بۆ داناوە یعنی گۆ بەڵام لە حەقیقەتە ڕاستی هەم کردارە هەم گوتارە هەم حاڵ و مەقامی ئینسانە ئەم سفەتە ئەم لایەنە پرشنگدارەکە خوای پەروەردگار هانمانەدا لە خۆمانە بەرجەستەیکەین ئەگەر بڵێن پێناسەیەکی وردی بۆ بکەین گونجانی بە زمانە عەرەبیەکەی مطابقەت گونجانی الظاهر مع الباطن گونجانی نادیارە لەگەڵ دیارە کردارە لەگەڵ گوتارە چونکە ئەگەر گوتار هەر گوتار و شعار بێ زۆرن ئەوانەی کە بە قسە هیچیان نێشتێتەوە بەڵام هەر زۆریشن ئەوانەی کە بەکردەوە هیچیان تیا بەسەر نییە ئینسانی ئیماندار صدقیەتی ڕازگۆیەتی لە کردار و ئاکاریە ئەبێ ڕەنگ بداتەوە بەوەی کە ئەوەی کە ئەیڵێ لە ژیان و حاڵ و مەقام و هەڵس و کەوت و سلوکیا پرشنگی دابێتەوە مامۆسای ئازیزم بەڵێ ئێمە کتێبێکمانەیە یەکێک لەو کتێبە ناوازانەی کە چەندین جار چاپ کراوەتەوە وە کراویشتە سەر زمانی کوردی وە پوخت کراوەتەوە تەهذیب کراوە مختصر کراوە تەهذیب و مەدارج السالکین کتێبی مەدارج السالکین ئەمە کتێبێکی لێوان لێوە لە ڕاوەی ورد و فەلسەفیانەی جوان بۆ ئەوانەی کە لە مەنازلی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعینن لەو کتێبە بەهادارەیە ئەفەرمێ ئەگەر باسی سالیکانی گەشتن بەخوا بکەین کۆمەڵە سیفاتیان تایە صدقیەت ڕازگۆیەت لە چڵەپۆپەی هەمویانایە
ناممکینە مامۆسای ئازیزم ئینسانێک ئازا و بەجەرگ و دلێر و سەخی تەبیعەت و ئەمانە بێ ڕازگۆ نەبێ بۆیە ئینسانی ڕازگۆ هەموو ئەم سیفەتانەشی تیا بەرجەستەیە هەر لەبەر ئەوەیە کە نیشانەی ئینسانی ئیماندارە ئەسڵەن ئەگەر ئەم سیفەتە و تیا بەرجەستە نەبوو یەکێکە لە نیشانە ناسراوەکانی دووڕوو چونکە علامەت المنافقی ئیذا حەدەثە کەذەبە کاتێک کە قسە ئەکا ناڕاستە لە قسەکانیان ئەم بابەتە بۆ ئەمڕۆی ئێمە زۆر زۆر گرنگە مامۆستای ئازیزم چونکە ئەمڕۆ ئێمە لە ئەزمەی وەدەستخستن و وەچەنگخستنی ئەم سیفەتەیان ئەمڕۆ ئێمە لە قەیرانی دەستکەوتنی ئەم جۆرە مەردانەیان کە ئەم سیفەتانیان لە خۆیانە بەرجەستە کردێت ئەسڵەن سیفەتی سدیقیەت ئەوەندە گەورەیە خۆتەزانی لە ناو ئەسحابی کرامە شڵە پۆپەی گەورەی ئەبوو بەکری سدیق بە بۆنەی ئەم سدقیەت و ڕازگۆیەتەوە بوو ئەو مەقامە گەورەی دەستکەوت کەواتە بابەتی ڕازگۆیی بەخوا زۆر مەترسیدارە ئینسان لەوەی کە ئەتوانێ بانخوازێک بێت بە قسەکانی بۆ ماوەیەک دوور و درێژ خەڵکانێک پێی سەرسام بن خەڵکانێک شوێنکەوتەی بن خەڵکانێک گوێگرێکی سەرسەختی بن بەڵام زۆر مەترسیدارە لە قۆناغێ لە قۆناغەکانە لێی دەربکەوێ ئەوەی کە وتویەتی لە خۆیان بەرجەستەی نەکردووە ئیتر لە باتی ئەوەی کە کرداری دیژی گفتاری بوو بێ ئیتر لە باتی ئەوەی کە خەڵکان يدخلون في دين الله أفواجا بن بخوا يخرجون من دين الله أفواجا بن يعني براسي أمره إيما أو كشتي أوين كخلقانك من هي براسي لسرتها وتو زور فرسامي بحصل كوتو معاملي دمام تشي بدموي تو وينايكي جوانت بو كردو بلان كاتك نزيك بيتولي كمعاملي لقلاءكي اینجا ئەزانی بابەژیان زۆر بە هەڵەداچووی لەوەی کە لەم کەسە نزیک بووی دکتۆر یەک تێبینیم هەیە عەفو ببوورە دڵنیام بەڕێزشت زۆر ئەمە سەرنج داوە کەسانێکمان هەیە لە مزگەوتە لە ماڵەکانی خوددایە کەسایەتێکی تایبەتی هەیە بەڵام خوا پەنامان بە لە هاوسکۆ لەگەڵ هاوسەرەکەیە لە هاوسکۆ لەگەڵ هاوڕێ بازرگانەکەیە لە هاوسکۆ لەگەڵ هاوڕێ فەرمانبەرکە کە بەیەکەوە لە فەرمانگەیەکن لە هاوسکۆ لەگەڵ خوشک و براکانیە کەسایەتێکی ترە یا سوبحانڵڵا قسەکەی جەنابتە کاکتۆر ئەمە ناچێتە بابی نیفاقەوە کە ئەم کەسە لە مزگەوتە ئەی بینی ماشەڵڵا نوێژێکی جوان سەرەتا دەستنوێژێکی جوان نوێژێکی جوان لە سەفی پێشەوەی مزگەوتان نوێژەکە شانشانێنێتی پسێ لە پێشی بەڵام سەیرەکەی کردداری لە سەدا سەدژی ئەوەیە تەوانێ منەکو پێم بتی بەڵێ ئەم بابەتە زۆر هەستیارە بەڵێ یعنی هەر بە خزانی پێت لەوەیە کە ئەم سفەتە و چیا بەرجەستە نەبوو حاڵەتێکی نەخوازراوی دڵە ڕاوکێوی و بۆ دروستە بێ کوردەواری زۆر جوانی وتووە زۆر جاری وا هەیە بۆ درۆیەک کە تۆ کردوتە و لە زارت چۆتە دەر زۆر جار کۆمەڵە درۆیتر ڕێگەکەی بۆ پینۆپەڕێ ئەو درۆیە کەواتە بێهەوانتە نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ الصدق الطمأنينة والكذب ريبة دع ما يريبك إلى ما لا يريبك إنساني رازقو هميشه دل آرام مطمئنة بو چونك متماني بخوي هي والله أواني پنا بو درو أبن أواني پنا بو أم صفة نتناشرين أبن كصفات منافقين بويك درو أكا حاڵەتی ناوەوەی وێرانە متمانەی بەخۆی نییە پۆزش بۆ ناوازیەکانی خۆی ئەهێنێتەوە بە کۆمەڵێ درۆ بەڵام داخی گرانم لە نێوان دوو کەوانەیە مامۆستای ئازیزم ئەمڕۆ داخی گرانم خەریکە بڵێم درۆکردن درۆسازی درۆزن ئەمڕۆ ئێستا خەریکە ئەها ڕکلامی بۆ ئۆکرێ بە جۆرە لە جۆرەکان سیاست بریتە لە درۆ بریتە لە فەنی مدارات و مامەڵەکردن و چۆن بەرامبەر هەڵخەڵەتێنی چۆن بتوانێت شتێک بەچنگ چۆن دەمێکی دەموپلێکی لەبانە دەبێت و بەرامبەر هەڵخەڵەتێنی ئەمڕۆ بەڕاستی زۆر ئیش لەسەرەوە ئەکرێ کە ئەم لایەنە ناشرینە کە ئیسلام زۆر دژیەتی ئەکرێ زۆر ڕاشکاوانە ئەمەڵێن ئەکرێ ئینسانی باوەڕداری ئیماندار هەڵەکانی تر بکە
گوناهەکانی تر ئەنجام بدا بەڵێ تا ئەو دەرەجەی زینایەش بەڵێ بەڵام بابەتی درۆ مەجالیتیانی جاریتیانی چونکە یەکێکە لە علاماتەکانی منافق دەی ئەمڕۆ داخی گرانم ئەمڕۆ درۆزان چکەسە لە قۆناغی درۆزنیەوە کەشتە قۆناغی درۆزانی کابرا لێزانانە مامەڵەی لەگەڵا ئەکەی وەڵڵاهی کەسی وا هەبووە یعنی وتوتی لە مامەڵەی ئاشتی خۆم بووە لە پشتەوە گوێم لە گرۆشتێکی منی فرۆشتووە ئەمەنە بە شێوازێک ئینی کردووە سەرسامی ڕکلامی بۆ کردوتەوە و ڕازان دوێتەوە بۆ مشتریەکە خۆم خەریوە بچم بیلەی بکڕمەوە ئەرەوتمە برادەر بۆ خاتری خۆ ئەمەی منم سباتانیتیانی ئەم کاڵایە کە یاومە بە تۆ بەم فرۆشی وتمە گەڵایەکی بە تۆ بەم فرۆشە بەم شێوازە نییە شەکەی ئێمەوە ئاخوازێ یعنی ئەمڕۆ بۆ دەستخستنی لوقمەیەکی کە سبەی ڕۆژ هەرە و لوقمەیە بەڕاستی نانێکە بە حرامی و پەیاو کرد بەخوا لی ناحەسیتەوە بەرەکەتی تیانی حتا ئێمە لە ئەحکامی فقهەیە لە بابی بەیعا کە ئەگەینە بابی بەیع دوای کتابی طهارە و سەڵات و معاملات لە بابی بەیعا ئەم حەدیثە ئەکەینە تایتڵ البيعان بالخيار ما لم يتفرقا ئەنجا ئەفەرمێ لە ئاخری فەرموودەکەیە ئەگەر ڕازگۆ بوون سەرڕاز بوون لە مامەڵەکەیانە بوریکە باوەڕ و قەناعەتە هەبێ مامەڵەیەکی دروست و ڕازگۆیانە ئەنجام بدە لەگەڵ بەرامبەرە با قازانجەکەشی کەم بێ وەڵڵاهی بەرەکەتی تایە بەڵام لە مامەڵەیەکە کە پارەیەکی خەیاڵی قازانجەکەیت و بە درۆ بەرامبەرت خەڵەتاندووە و شتەکانت لێ شاردوێتەوە آخر ئەمە درۆ هەر قسەکردن نییە تۆ جاری وایە لەو کاڵایەتە شتێکی تیا تۆ هەستی پێەکەیت و ئەیبینی بە کابرای ناڵێ ئەمە جۆرێکە لە غەش بەوەی کە شتێکی تایە بەڵام ئەم شتە وەکو خۆی لە حەد بە دەرق ئینەکی گەورەی ئەیتێ وێنایەکی گەورەی ئەیتێ جوان ئەی ڕازێنیتەوە خوای پەروەردگار ئەم نیعمەتی زمانەی یاویتە تێ زمانێک بۆ ئەوەی کە بتوانی قەناعەت بە بەرامبەرکەی حەقیقەتی پێنمایانکەی تۆ ئەبیتە زمان کەسێکی لەبلەبان بەرامبەری پێ ئەخەڵەتێنی ئەوە خۆی بۆ خۆی لە پرسیارێکی قورسی قیامەتە عن عمره فيما أفنى یەکێک لەو پرسیارانەی کە تیا دەرناچی ئەم بابەتەیە کە زمانێک کە خوا بەنک و نعمەتێک پێداوی هەڵی ئەسوڕێنی بۆ لە خشتە بردننی بەرامبەر سزاکەی زۆر قورسە جا ئەمڕۆ بەڕاستی لەو سەردەمەیە ئاژین کە سەردەمێکە بەڕاستی ئەزمەی ڕاستگۆیانە بە دوای یعنی بۆچی گرفتانێکی زۆر لە قەرض الحەسەنەیە دروست بووە بابەتی قەرز دەستت ناکەوێ یعنی وای لێ هاتووە ئەمڕۆ کابرا بە ڕەحابەی سەدرەوە لێت ئەلاڵێتەوە تۆ متمانی پێیەکەی قەرزی کێدەیتێ بەڵام بۆ وەرگرتنەوەی قەرزەکە ئەمەندە بە دواداچوونەکەی ئەمەندەی تەلەفۆن بۆکەی ئەوی هەر جاری بە بیانوویەک ئەوە نەوە ماتەڵەت پێیەکە بە جۆرە لە جۆرەکان غیرەتی وت نەجاکتێکی قەرز الحەسەنە بێتەوە بەیەکی تر ئەمڕۆ کە متمانە لە نێوان موسڵماناندا ڕوە و کزی و لاوازی ڕۆشتووە ئەم بەها باڵایە کە سەر تۆپکی تەواوی بەهاکانە بەڕاستی جۆرێک لە خەلەلی تیا دروست بووە وەکو پێویست پیادە ناکرێ وەکو پێویست لە ژیانی خۆمانە ڕنگدانەوەی نەبووە بۆیە بۆ ئەگەر کەسانی سادە و ساکاری ئەو دەرەوەی ئێمە ڕازگۆیی سفەتێک بێت بۆ ئەوان زەرور بێ بۆ ئێمەومانان مەجالی تیانی ئەبێت یامانە بەرجەستە بێ چونکە ئەو خەڵکە کێچێکی ئێمە بەگایە گەبینێ ئەگەر قسە و کردارمان نادیار و دیارمان وتە و کردارمان هاواتە گونجاو نەبوو بە جۆرە لە جۆرەکان لە بەهای بانگەوازەکەمان ئەهی نەخوارەوە وە قسەکانیشمان ئەرزشی نامێنێ دەستۆش کاکتۆر باسی قەرزت کردتەمان ئەمە بکو تێبینە گودای پرسیارێکمانێ کەسە قەرزارە بۆ نمونە قەی چێکە ئەگەر توانای دانەوەی نییە بچێ بە خاوەن قەرزەکە خاوەن باڵێ بڵێ کاک وەڵای من وەزم ئاوایە و توانام نییە نەگوکو جەنابە دە فەرمی خۆی لێ بشارێتەوە دەستخۆش بێ پرسیارێکترمانەیە دکتۆری برام چۆن خوای گەورە لە قورئانی پیرۆزە پێغەمبەر نەفەرمووی دەشینەکانە چۆن ئاماژان بە سەدق داوە طبعا بابەتی صدق ئەمەندە صفاتێکی گەورە و بەرز و بەها و باڵادارە ئەسڵەن خوای پەروەردگار لە مەقامی مەدحا بۆ خۆی بەکارهێناوە ومن أصدق من الله قیلا ومن أصدق من الله حدیثا کەواتە صفاتی خوای پەروەردگارە وەکو لە مەقامی مەدح و ئەمانەیە بۆ خۆی بەکارهێناوە و یەکێک لەو چوار صفتەی کە پێغەمبەران عەلە الئیطلاق هەموو پێغەمبەرێک بێت تایە بێت چوار صفتە یەکێک لەوانە بابەتی صدقە چونکە پێغەمبەران بەرپرسیارەتێکی گەورەی ئەم بانگەوازە لەسەر شانیانە ئەگەر ڕازگۆنە من لە پەیامەکەیان وەکو پێویست ناگا کەواتە صفاتی لازم و مەلزومی
تەواوی پێغەمبەرانە بێنەرە خوارەوە ئیماندارانیش ئەبێ ئەم سفەتە تیانە بەرجەستە بێ وەکو پێم وتی شتەکانی تر مەجالی تیا هەیە بەڵام ئینسانی ئیماندار بابەتی ڕازگۆیی تیانە بوو یەکسەر لەو ئیمانە ئەچێتە قۆناغێکی ترەوە ئەچێتە بازنەیەکی ترەوە ئەچێتە زۆنێکی ترەوە کە زۆنی ئەگەر ڕازگۆ نەبوو عەکسی ڕازگۆ نەبوون چییە؟ کیذبە کاذب بوو کە درۆزن بوو منافقە خوا پەنامان با ئەوەندە بابەتێکی گەورە و بەهادارە پێم فەرمودێکی شیرینیە لێ پرسنە ئەی پێغەمبەری خوا مسلمان ڕەزیلە ئەڵە بەڵێ ئەبێت مسلمان کۆمەڵێک سپات دەڵێن ئەی پێغەمبەری خوا مسلمان ئەکرێ درۆ بکە فەرمێن نەخێر دەست خۆش بێ مامۆستا عەزیزم تەییدەن بەو قسەی جەنابە ئەسڵەن خوای پەروەردگار لە قورئانە بۆ پێغەمبەران و بۆ تەواوی ئیماندارانیش بەکو پەیامێک داواکاریەک بۆ فەرمانێک ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا فعل أمره مع الصادقين يعني أم آيته وكونوا مع الصادقين يعني فرمانتان بأكم ولقل قروهي صادقان رازقويانا ما ملكا مفهومي مخالفة يمقصيشيا يعني لا تكونوا مع الكاذبين أمروتو لقل قروهي صادقين نبوي أبي ورياي أو بيشوري تزوني كتروا ئیتر پۆزیش و مبەڕری بۆ ئەینیتەوە هەندێک جار ئەو پۆزیش و مبەڕرانە خۆ هەڵخەڵەتاندنە ئەمڕۆ بەڕاستی ئەبێ بگەڕێن بە شوێن ئەو کەسانەیە و بەڕاستی لەگەڵیانە مامەڵە بکەین و ئەبێ لەگەڵیانە هەڵسو کەوت بکەین بۆ ئەوەی لەوانەوە صفەتی صادقیەت و ڕازگۆیەت تیامانە بەرجەستە بێ چونکە بەڕاستی ئەمڕۆ فەلیەنظر ئەحەدوکم من یخالف لەگەڵ کەسی نەرێنی و درۆزنە ئینسان زۆر مامەڵەی کرد وردە وردە ئەمیس لای ئەم شتە تەبیعیە بێتەوە فێری ئەم کاریگەری لە قۆناغی درۆکردن و درۆزنیەوە ئەبێتە درۆزان جا ئەمڕۆ درۆزانمان زۆرە لەم سەردەمەی خۆمانە بەڵام هەرێکی دەمامکێکی تریان بەدەموچاوەیە و بە جۆرە لە جۆرەکان بە قسە و لە بلەبانی زمانیان ئێمە خەریکە پێیان سەرسامە بین بەڵام کاتێک کە مامەڵەیان لەگەڵاکەی کە ئەزانی ئەمانە چ کەسانێکن چەند مەترسیدارن بۆ مجتەمع خوای گەورە پەنامان با ئەم سیفەتە ئەبێ زۆر ریای ئەوە بین ئەبێ هەوڵی ئەوە بین من حەزەکەم یەک شت پێ بڵێم مامۆستای عەزیزم ئەمە تەقریبەن ئەتوانم بڵێم وەکو پرسیارەکەی سەرەتات ئایا ڕازگۆیی پێناسەکەی چییە؟ من ڕازگۆیی وەکو عەرزی جەنابتم کرد هەر لە پێناسەکەیەوە ئەصحابی کرام ئەفەرمون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە قۆناغی سەرەتای ئیسلامەتی ئێمەدا فێری ئیمانی ئەکردین پاشان فێری قورئانی ئەکردین من زۆر ورد بوومەوە لەم قسەیە و لەم فەرمودەیەی کە ئەصحابی کرام بۆ وایان فەرمووە مامۆستای ئازیزم ئیمامی نەوەوی ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ یەکێکە لەو زانا مەزنانی کە کۆمەڵێک کتێبی نایابی هەن ئەربعینەی هەیە لە فقی شافعیە کتێبی زۆرە یەکێک لەو کتێب و شاکارە جوانانەی بریتیە لە ڕیاض الصالحین باخچەی بۆن خۆشان ڕیاض الصالحین بە ئایات و ئەحادیث کۆمەڵە صفاتی جوانی هێناوە لە سەرەتاوە الأعمال القلبية پەرستشەدڵەکان ئەوانەی کە بەدڵ ئەنجامەدرێن لە ضمنی ئەو پەرستشانەیە بابی سدقی هێناوە لەمەوە ئەگەینە ئەو قەناعەتەی ئینسان ناتوانێت بە زمان صادق بێ هەتا لە دڵیا بەرجەستە نەبوو بێ ڕازگۆیەت تا لە دڵیا ئەم ئەعمالە قەلبیە ئەم پەرستشەدڵیەی تیا بەرجەستە نەبوو بێ ئەو کاتە کە بەرجەستە بوو عەرشی دڵی ئاوەدان بوو بە سدق و ڕازگۆیی ئەو کاتە زمانی گۆیایی کردداری هەڵسوکەوتی سلوکی کەواتە هەم گفتاری هەم کردداری هەم حاڵ و مەقامیشی تەئیدی ئەو ئەعمالە قەلبیە یەکەن کەواتە بابەتی صدق هەم لە ئەعمالی قەلبە هەم لە ئەعمالی جەواریحیشە یعنی ئەچێتە بابی فقهیەوە لە ئەعمالی جەواریح و هەم ئەچێتە ئەعمالی ظاهری لیسانەوە کە قسەیەک لەگەڵ قسەیەکا جیاکەیتەوە لەگەڵ واقعەکەیان ناگونجێ درۆیەکەکە ئەمە بەزار کردوویەتی شتێک ئەڵێ بەڵام بەکردەوە ئەنجامی نەداوە ئەعمالی جەواریحە شتێکەکە لە بەرچاو تۆیە بەڵام کاتێکە خۆی تەنیا شتێکی کردووە ئەمە لە ئەعمالی قەلبیەکە درۆی کردووە لەگەڵ خوایە چونکە ئەمە هەمانە قۆناغبەندی الصدق مع النفس مع الذات الصدق مع الناس الصدق مع الله هەموو ئەمانە قۆناغبەندین کە بڵێ الصدق ڕازگۆیی هەم ئەعمالی قەلبیە
ئەم ئەعمالی جەواریحە هەم لە ئەعمالی ظاهری کەواتە دیار و نادیارت ئەبێ ڕنگدانەوەیەکی واقعی ئەم بەها باڵایە بێ کە ترۆبکی هەموو صفاتە جوانەکانی ترە ئەو خەلەلی تێکە و ئەمانی تریش خەلەلیان دەست خۆش کاکتۆر هات پێ حەدیثی شیە فەرمی الئیمان و ما وقر في قلب وصدقه العمل ئەو دیار ئیمامینەوەی لەوە هێناوێت دەست خۆش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێشەوەی وحی بۆ بێ بە صادق الأمین ناسرا بوو معلمی جەنابتە ئەم صادق الأمینەی کاریگەری هەبوو لەسەر داواکەی ئەمە لبی مەوزوعی بەرنامەکەی ئێمەیە باوەڕ و قەناعەتی هەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە نزیک و لە دوور لە هەموو چون و توێژەکانەوە دژایەتێکی سەرسەختە کرا بەس بۆ ئەوەی خەلەلێکی تیا بدۆزنەوە ئەگەر بەس لەو گۆشەنیگایەوە ناڕاستیەکیان تیا بەدی بکردایە دنیایان لێ هەڵە گێڕایەوە بەڵام هەوڵێکی زۆریانەیە ئەیان زانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنانەت لە دابەزینی ئەو ئاەتەی کە ئەفەرمێ وأنذر عشيرتك الأقربين پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە لە سیرەیە زۆر واضحە هێشتا خەڵکان وەکو پێغەمبەر نەیان ناسیوە تەنها وەکو گەنجێک قۆناغی تەمەنی مبارەکی پێناوەتە چل بەڵێ لە تەمەنی چل ساڵیایەتی لەسەر تەپی سەفا وەستاوە هەر هەموو ناو بازاری مەکەوە قەرەباڵغە جمەیە لە ناوڕاستی مەکەیەتە پێ بڵێ هەر هەموو بانگەکات هەموو هۆز و قەبیلەکان بەنزیک و دوورەکان لە چواردەوری کۆوە بنەوە ئەم پرسیارەکە ئەفەرمێ بەڕێزان من هەرەمەتان پێڵم ئەگەر بڵێم لە دیوی تەپۆڵکەکەی ئەو دیوەوە هۆزێک کەسانێک خۆیان کۆ کردوێتەوە ئەیانەوەی هێرش بێنن بۆ ئێوە یان هەر شتێکی تر بڵێم دەربارەی شتێک کە ئێوە نەتان زانی بێت من ئێستا پێتان ڕاگەیەنم باوەڕ بەو قسانەی منەکەن هەمویان بە یەک دەنگ ئەڵێن بێگومان باوەڕت پێەکەین ما جەڕەبنا عەلەیکە کەذیبەن ما جەڕەبنا زانیان چی یعنی ئەزمونمان نەکردووە لە سەرەتای مناڵیتەوە تا ئەم قۆناغە بۆ یەک ساتیش درۆیەکت کرد بێت کەواتە بابەتی صدق لەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرکەوتوو بوو لە بانگەوازەکەیا و کاریگەری هەبوو لە قسەکانیا بابەتی ئەو صادقیەت و ڕازگۆیەتیە بوو کە لە کوردار و کوفتار و ئاکار و حاڵ و مەقامیا ڕەنگی دابوویەوە بەڵێ ئەرە وەڵڵا پەیامی پەرزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕازگۆیەتی هەوێنی بوو بۆیە مەشریق و مەغریبی گرتەوە دەسوی کاکتۆر ئەو بزان پێسمان بەناوبڕێکە خۆشەویستانم ناوبڕێکی کەم و دێونە خزمەتان خۆشەویستانم دووبارە سڵاو هاتنەوە خزمەت کاکتۆر کاکتۆر پرسیارێکی ترمان هەیە ئایا کاریگەری ڕازگۆیی لەسەر تاک و کۆمەلگا چییە چۆن بانخواست یا دینخواست یا ئایندار وا بکە ئەم بەها جوانە لە ناو تاکەکانی کۆمەلگا ڕنگ باتەوە زۆر جوانە وەڵاهی مامۆستای عەزیزم ئەگەر ویستت کۆمەلگایەک هەڵوەشێنی سەر لەبەری لە ناخەوە وێرانکەی وەرە لە ناویانە متمانە مەهێڵە چکە هەر کۆمەلگەیەک لە ناویانە متمانە نەما ئەو کۆمەلگەیە وردە وردە بەرەو لاوازبوون ئەڕوات وەکو کەفی سەردەریای لێیە هەموو کەس دەتوانێت زەفەریان پێبەرێت ڕاست تاکە سیفەتێک کە زامنی پاراستنی ئەم متمانەیە لە نێوانیانە بابەتی ڕازگۆیە من لەگەڵ تۆیان دوو جار درۆم کرد تۆ متمانە تاسی خەم پێ ناکرد یعنی وردە وردەتر لێم دوورەکەویتەوە ڕاستە کوردەواری زۆر جوانی وتوە سەفەر و مامەڵە سەنگی مەحەکە لە ناو مزگەوتەکانە وەکو وتمان ئەشێ من لە ناو کۆمەلگا و لە ناو مجتەمەع و لە ناو مزگەوت و قەرەباڵغیا شێوازێک و صفاتێکی جوان بەخۆم بدەم بەڵام ئەوەی کە لە سەفەرێکە لە مامەڵەیەکە کە تۆ پێویستت بە منە بێ و نزیگە بینەوە لە یەکتری لە دووشتی ئاوایە تۆ منت هەڵ سەنگان و سەرکەوتو نەبوو متیایە دەرنەچوو قسە و گفتارم دیار و نادیارم حاڵ و کە ئاکارم وەکو ئەوە نەبوو کە وتم بە وتارم گرفتێکی گەورە بۆ ئەو متمانەیە دروستەکەم کە لەلایە تۆ دروستم کردووە یەکسە خەلەلی تێکەوێ ئەگەر لە کاتانی ترا زەرور بێ بۆ ئەمڕۆ زۆر زۆر زەرورە چونکە کۆمەلگای ئەمڕۆ وەکو جاران نیە شتێک کە بڵاوە بێتەوە یەکسەر بڵاوە بێتەوە ڕاست ئەبێ ئینسان لە هەموو کات زیاتر وریای قسەکان و کردەوەکانی بێ
وریای هەڵس و کەوتی بێت چونکە ئەمڕۆ لە سەردەمێکە ئاژین سەردەمی دروستکردنی درۆیە بەدەمتەوە سەردەمی دروستکردنی بوختانە بەدەمتەوە ئەبێ زۆر ورەیە قسەکانت بی بۆ ئەمڕۆ بۆی لە کەسایەتی بدەن ئەتوانن بەدەیها بەرنامە هاتووە بەدەیها شت هاتووە بۆ ئەوی کەسایەتی لەکەدار بکەن ئەبێ زۆر ورەی مامەڵەکانت بی ئەویش بەڕاستی ئینسان ڕازگۆ بێ لەگەڵ خوای پەروەردگار است بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيره ئینسان کە ئەو صدقەی لەگەڵ خوای پەروەردگارە بۆ دروست بوو ئەو متمانەیە لە ناخیا دروست بوو ئیتر زۆر باکی بە قسەی خەڵکانێک نییە کە نەیارن و ئەیانەوێت پلانی تێگرن توان و تەشەری تێگرن و کەسایەتی لەگەدارکەن ئەبێ وریای ئەم سیفەتە بین کە وەکو جەنابەت فەرموود بۆ ئەمڕۆ زۆر زۆر سەرورە کۆمەڵگای کوردەواری خۆمان ئێستا کە دراوسێ ناناسێ خەڵک لە خەڵکی دوورکەوتوتەوە سیلەی ڕەحەم وەکو جاران نەماوە سەردانیکردنەکانمان وەکو پێویست نەماوە هەمووی بریتە لەوەی کە ئەو خەلەل و متمانەیە کە بریتە لە متمانە بە یەکتر بوون لاواز بووە بەهۆی ئەوەی کە ڕاستی زۆرێکمان لە تاقیکردنەوەی ڕازگۆیەتیا تیا دەرنچین لە تاقیکردنەوەی هەڵسەنگاندنی کردارمانە وەکو پێویست نەبووین لەو مامەڵەی سەفەر و معاملەیە وەکو پێویست لە مەحەک دراین بەڵام لە مەحەکەکە وەکو پێویست نەبووین بۆیە متمانەمان بە یەکتری نەماوە دکتۆر زۆر ضرورە بۆ ئەم قسەکە بە ببوورە قسەکەت بیر نەچێ لەسەر ئەو نمونەی تاقیکردنەوەی ڕازگۆیە مامۆستایەکی هاوڕێم وتی بەڕێوەبەری قوتابخانەیەک بووم وتی تەڵەبەیەکمان هەبوو وتی ماشەڵا کوڕێکی دەمپاک دەستپاک ئاگام لێ بوو لە کاتی فرسەکانە کاتی نوێژبیان نوێژی دەکرد وتی منیش ڕۆژە لاشعوری لە پەنجەرەی ئینەکەەوە سەیری ساحەمە کرد ساحەی دووگۆڵێکە کوتی تۆپێکی هەڵا لاشعوری وتی یەک پەنجەرەمان هەیە کەتی بێ پێوە نییە ڕێک تۆپەکە ڕۆی شوشەی پەنجەرەکەی چکات وتی من بینیم وتی ڕێک تۆپەکەی هەڵگرتەوە باشی تۆسە سەیری کرد و هەستم کرد پێی ناخۆشە وتی منی شتم فرسەدە بە ئەم تەلەبێ تاقیکەمەوە بزانم ئاوا ئەی بینم جاریوا لە کاتی وانەکانی شادەست بەرەکات مامۆستاچم نوێژەکەم مەکەم مامۆستاکان هاوکاریەکە نییە با بزانیمە چۆنە کوتی منیش وەکو بەڕێوەبەرێک کوتی کە جەرەزەیە بۆ چوونە ژوورۆ کوتی چوومە پۆلەوە وتم سڵاوتانێ بسڵاوم کرد وتم پەنجەرەیەکێ لە ژوورەکان شکاوە چێشکانوێتی تی تەلە بەگەستە سی بەرسوتی مامۆستا من شکانومە بەس بەخوا مامۆستا لاشعوری بووە خەتای خۆم نەبووە تۆپ یاریم بە تۆپەکە ئەگە لە ساحەکەیە بەتەنیا بووم ڕۆیشت کوتی بام کردی ئەم لاولام ماشرتم ئافرم تۆ لە تاقیکردنەوەکەیە دەرچویت ئاگام لێت بوو کە بە هەنقەز نەبوو والله مامۆستا بەڵێ والله لە ڕازگۆیەتیەکەتا حتا ئەگە باجی مادیش بدەیت وەکو پێویست مەسەلەن پۆستێکت دەست نەکەوێ یا وەکو پێویست قازانجێکی دنیایی دەست نەکەوێ واللهی خوای پەروەردگار مادام لەبەر خوای پەروەردگار درۆت نەکردووە لەو شتەیە تعویزێ بۆ ئەکاتەوە بە چەند قاڵ بە چەند شێواز بە جۆری لە جۆرەکان تعویزە بۆ ئەکاتەوە کە تەسەوری ناکرێت لەبەرەوە بابەتی صفەتی صادقیەت یەکێکە لەو صفەتانەی کە ئینسان خوای پەروەردگار ئەی کاتە خاوەنی دڵێکی دامەزرا و ئەوەندە ئاسوودەیە لە ناخە باکی بە هیچ نییە بابەتی ڕازگۆیی مامۆستای ئازیزم واللهی ئەمڕۆ زۆر زۆر زەرورە ئەو صفەتە لە خۆمانە هەم بەرجەستەیکەین ئەگەر خەلەلێکیشمان بۆ دروست بوو بگەڕین بزانین چ مەجلیسێک کەسانێکی ڕازگۆ لەکوێن تاوەکون و مع الصادقین چونکە ئەو هالەیەکیان هەیە ئەو لە صفاتی ئەوان کە ڕازگۆن هەر بە دیداریان بە بینینیان بە مەجلیسیان یەکسەر دڵمان ئاسوودە ئەبێت صادقان ئەمڕۆ بەڕاستی کەمن ئەبێ بگەڕین بە دوایانە صفەتی صادقیەت حتا خوای پەروەردگار بۆ زۆرێک لە پێغەمبەران کە مەدحیانەکە فەرمەچی إنه كان صادق الوعد يعني چەندین صفاتی تری جوانی تایە حتا خوای پەروەردگار لە قورئانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەلایەن جەستەییش و لەلایەن ئاکاریشەوە دنیاشتی جوانی هەبوو بەڵام خوای پەروەردگار لەناو هەمویانە بە ئاکار و مۆڕاڵی جوان مەدحیەکە إنك لعلى خلق عظيم بابەتی ئاکار جوانی و صفەتی ڕازگۆیەتی ئەو ئینسانە بەخوا ئەبێتە خاوەنی دەموچاوێک خەڵکان بە بینینی حتا ئەو حەدیثی کە لە بوخاری مسلم هاتووە فەرمێ لە ئاسمانە یەکسەر جارە درێ ئەمە ئەم کەسەمان خۆشەوە ئێوەش خۆشتان بێ
ثم يوضع له القبول في الأرض هاتو زۆر جاری وایە کەسێکی هەر لە خۆتە خۆش دەوێت لەو هیچیشی ناویتە تێ بەخوا نەخەڵاتێکی کردوینە بەڵام چونکە ڕاستگۆیە لەگەڵ ناخی خۆیان لەگەڵ خوای پەروەردگاریە ئەم سیفەتە تایە ڕەنگی داوەتەوە تۆ هەر لە خۆت خۆش دەوێت ئەمە ئەو قبوڵەیە کە خوای پەروەردگار لە سزەویە بۆی داناوە ئەمڕۆ ئێمە زۆر ضرورە ئەم سیفەتە تیامانە بەرجەستە بێ چونکە بەخوا ئەرک و بە برسارێتێکی گەورە لەسەر شانمانە بریتە لە پەیامی پیرۆزی پێغەمبەران پەیامی بەرز و پیرۆزی پێغەمبەران بریتە لەو سیدقە ئەو سیدقە وتیا بوو سەرکەوتووە بی لە بانگەوازەکەتا سەرکەوتووە بی لە کارەکەتا بەرەکەت لە کارتە ئابێ حتا لە فەرمودەکانە کە زیاد لە 44 فەرمودە ئاماژە بە بابەتی ڕازگۆییەکەن یەکێک لەو سفەتانە ئێمە هەندێک عیبادەتمانەیە کە ئەنجامی ئەدەی خێرتەگا خێرێکی باشتەگا بەڵام عیبادەتی ڕازگۆیەتی نەک خێرتەگا ئەسڵەن ئەبێتە دەواازەیە بۆ کۆمەڵێ خێری تر یهدی إلى البر دەیخوا لە قورئان فەرمێ إن الأبرار لفی چی نعيم وإن الفجار لفي جحيم كواتا عكسي أبرار فجارة كواتا رازقويتي برو بهشت أبا درويش برو فجار دوزخ تبا رازقويتي أبيت دروازة وشترك بو أويك كومل دروازي خيري قولتر بروتا أكاتوا باور قناعته بأو حكاياتك إما لمناليا بيان باسك كردين كهر متواتر وراز لكتابة كان عتوا شيخ عبد القادر جيلاني بەڵێ دەرەجاتی عالی بێت بەو ڕازگۆیەتی کە لە مناڵیا هەیەی عەبدوڵڵا ناسر عیلمان زۆر جوان باسێکە تەربیەتە لەولادە یەک پۆلی گەورەی کە دزن و ڕێگر و چەتەن بەم ڕازگۆیی ئەم ئەوان ئەگەڕێنەوە ئیمانێنن ئینسان بەس ڕازگۆ بوو قسەکانیشی با بەلاغی و ڕەوانبێژی نەبن هەر قسەی سادە ئەکا کورتیش قسە ئەکا درێژدادر نییە بەڵام کاریگەری لەسەر بەرامبەر دروستەکە چونکە ئەو کەسەی کە ڕازگۆیە قسەکان لە ناخێەوە هەڵەقڵێن حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک بڵێ لا إله إلا الله ڕاستە خۆ ئەچێتە بەهەشت بەڵام صادقا من قلبی بابەتی صدق یعنی ئەچێتە هەموو جملەکان وەکو عەرزم جەنابم کرد لە مەدارج و سالیکینە ئەفەرمێت چەتری تەواوی صفاتە جوانەکانە بوو خوای مامۆستا صفاتی جوانی تر لە کەسێکا کۆ بوویەوە بەڵام درۆتی یابینەوە تریش لا ئاوتە بن دەبێت زۆریە ئەو بابەتە بین بابەتێکمان هەیە دژی ڕازگۆییە ها شاڕەڕووی جەنابت و بینەراری ئەزیز بابەتی درۆکردنە بە پێی شەریعەتی ئیسلام ئێمە لە چ کاتێکا بۆمان هەیە ڕازگۆ نەبین ئایا شتێکمان هەیە بە ناوی درۆی سپی کە خەڵک ناو خەڵکا باڵام درۆی سپیە ئەمڕۆ ناوی نراوە درۆی سپی ئەگنە ئەو شتانەی کە ئەکرێن درۆی زۆر ڕەشن بەڵام ئەو درۆ سپیەی کە کاریگەری نەرێنی لەسەر بەرامبەر دروست ناکە ئەمەندە بابەتی درۆ خەتەرە هیچ کاتێک شەریعەتی ئیسلام و فقی ئیسلامی ڕێ پێ نەداوە ئیلا لە سێ حاڵەتی زۆر تەسکتانە بێ ئەویش بۆ بەرژەوەندیەکی تایبەتە یەکەم ئێمە نێوان دوو هاوسەر حاڵەتێکی دژوار کە لە یەک تێنەگەشتنێک دروست بووە ئێمە بۆ ئەوەی نێوانیان چاکەینەوە بۆ ئەم بەرژەوەندیەکە وها ئەخوازێ ئەگەر هەندێک جا شتێک ڕێک بخەین واژ نەبێ لەگەڵ واقعە جۆرێ لە درۆی پێوە دیار بێ ئەمە ڕێ پێدراوە لە نێوان دوو هاوسەرە خاڵی دووەم لە نێوان دوو کەسا کەتەبێ ئاشتیان کەیتەوە چونکە ئیصلاح ذات البین ئیفسادی ذات البین هي الحالقة زۆر خەتەرە شەیتان ئەمڕۆ خانەوادەکان بۆچی پەرتەوازە بوون بۆچی هەریەکی لە ئاگای لەوی تر نەماوە ئەم بابەتەیە کە شەیتان بە بێدەنگی چوتە ناخی هەمویانەوە ئەم دوورە پەرێزە لە ئەو یەک دنیا قسە لە ناخی دروستەکە بە بێدەنگ ئەوە لەوانەیە نەیشی کردوێ ئاگای لێ نەبێ بەس دنیاش لە ناخی دروستەکە ئەم ئیفسادی ذات البینە بۆی دروست نەبێ ئیصلاحی ذات البینەکانەکەینەوە لێکیان نزیکەکەینەوە ئەگەر بەهۆی قسەیەکەوە نێوانیان دوورکەوت بێتەوە ڕێ پێدراوە مەجالێک ئەگە درۆیەکی سپی پێ ئەڵێن بیکەین بۆی بینان ڕێخێنەوە حاڵەتی سێمیان ئەمە کە حاڵەتێکی تەنها تایبەت هەموو کاتێکدا لە کاتی جەنگی مسلمانان لەگەڵ کافرانە لەم کاتی جەنگەیە الحرب خدعة حتى پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکە قافڵەکەیان پێگاڵێ لەکوێوە هاتون ئەفەرمێ جئنا من ماء لەناو عەرەبا جئنا من ماء وا دەرکەوتوانی لە عێراقەوە هاتوین بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەسەوە بۆ ئێمە لە ئەو دروست بووین
یعنی هەندێک جار وا ئەخوازێ لەم حاڵەتی جەنگەیە کە ئەم لەم سێ حاڵەتەی لێ دەرچێ کە ئەمیش لەبەر هۆکاری تایبەتە مەجال بە درۆ نەدراوە بەخوا زۆر جار ئەشێ بەهۆی درۆوە قازانجێکی باشکەی بەهۆی درۆوە پلە پۆستێکە دەستکەوێ بەڵام لە سەرنجام و عاقبەتە باجێکی زۆر قورسی ئێستا دەرکی پێناکەی ئەو واز لە سزا قورسەکەی قیامەتی بێنە واز لەوەی بێنە کە لە تۆ لە زۆنی مسلمان بوویتەوە چوویتە زۆری منافق کە زۆر زۆر خەتەرە لەو سێ حاڵەتیانە بێ مەجال نەدراوە بەوەی کە ئینسانی ئیماندار ئەبێ وریای گفتاری ئاکاری کردداری حاڵ و مەقامی بێ کە ڕاستگۆ بێت دەسۆژدەکەجان بابەتشکەمانی بابەت زۆر گرنگەویش نەوەکانمان ڕۆڵەکانمانن چۆن ئێمە وا بکەین ئەم بەهای سدقا لە ناو مناڵەکان ناونەوەکانمانە ڕنگ باتوە ینی وایە لێ بکەین دایک و باوک وا لە مناڵەکانە بکەن ڕازگۆ بن ئایا تەریقەی تەنها بە قسە بێ یان نەخەرە بێ دایک و باوک خۆیان لە بینی یەکە ڕازگۆ بن لەگە مناڵەکان ڕازگۆ ئەو کاتە مناڵەکانیان ڕازگۆ دەرەچن مامۆسای ئازیزم مناڵ لە قۆناغی لە قۆناغەکانی تەمەنیە تەنها بینەرێک و بینەرێکی ورد و تەسویری ئەکا و بەرجەستەیەکە ئەسڵەن ئەشێ زۆرجار ئێمە هیچ بۆم ڕۆڵەکانمان نەڵێن ڕۆڵە وابکە وابکە بەس بەکردەوەی ڕاستی خۆن دوو صفاتی ڕازگۆیی لە تۆیا بەدی بکە ئیتر لە ئەو ئەبێتە صفاتێک تایە بەرجەستە ئەبێ ئێمە ئەمڕۆیەکی لەو کێشە گەورانە ئەوەیە کە بەڕاستی زۆر جار لە نێوان هاوسەرانە بە جۆرێ لە جۆرەکان ناڕاستیەک لە قسە و کرداریانە هەیە ئەڵێ لە فلانە شوێن و لە فلانە شوێن نییە ئەڵێ ئەو شتم بەدەستەوەی و ئەو شتەی بەدەستەوە نییە ئەمە لە بەرچاو مناڵەکەیە یا لە شوێنێک کاتۆ ئەشێ لەوانەیە بە سادە و ساکار بۆی بڕوانی کاریگەریەکی نەرێنی زۆر خەتەر لەسەر بەرامبەرێ دروست کردووە لە ناو ئەوا کردوتە بە شتێک دەتیایە چاندوتە زۆر قورسەقلی دەکەم لەبەرەوە ئەڕوەڵڵی بابەتی ڕاستگۆیی زۆربەی جار بە داوایەکی سامیتە بەڕە هەڵسو و کەوتێکی ڕاست و دروست کە ڕنگدانەوەی قسەکانتە لەگەڵ کردارتە پەیامێکی بەرز و پیرۆز بە ئەندازی وتارێکی درودرێژ کاریگەری ئەبێت مامۆستایانی زوو مامۆستای ئازیزم وتارەکانیان درودرێژ نەبوو لە کۆڵانێکەوە ئەڕۆشتن بۆچی دەرودراوسە شەرمیان لێکردن چونکە زۆر بڵێ نەبوون ئاکارێکی جوانیان هەبوو ئێمە داخی گرانم ئێستا ئەمڕۆ زۆر ئیش لەسەر ئەوە ئەەکەین کە تەکوینی شخصیەتی خۆمان لەسەر شکاندنی بەرامبەرەکەین ئەوەیەکێکە لە مەترسیە گەورەکان ئەوەیەکێکە لە علاماتی منافقین ئەگەر تۆ هەیت بەوەی لە هەتە لە بەڕاستگۆیانە عەرز و نمایانی کە ترشوخی پێوە مەکە لەبلەبان مەبە ئەم لە ئەولای پێ مەکە ڕاست کاڵای خۆ نمایان کە ئەمە منم ئەگەر بەم شێوازە بوو بەخوا قسە و کاریگەری ئەبێ و بەرەکەتی تێئەکەوێ و بەڕاستی خۆشەویست جەبی لە ناو مجتەمەع واز دەوە بێنە کە لای خۆی پەروەردگاریش کەسێکی تایبەتە نمونێکی زۆر جان لەم ماوەی پێشوو پزیشکێکی دەرونی لایەکە لە کەناڵە عەرەبیەکان شتێکی باس کرد وتی ڕۆژە دایکێک مناڵەکەی هێنا بۆ لاموتی کاک دکتۆر ئەم مناڵەی من درۆ زۆرەکە چی بکەین وتی لەو کاتەیە تەلەفۆنێ بۆ دایکی هات وتی لێیان پرسی وتیان لەکوێ وتیوان ناو بازاڕم وتی لە عیادەکەی منیشا بوو وتی دایکی مناڵەکە لێیان پرسی بە مۆبایل لەکوێیت وتی ناو بازاڕم وتی کە تەلەفۆنەکەی دانایە وتم خوشکم هەویری خراپ کولێرەی خراپی لێ دەرەچێت زۆر جوان ئەو مناڵە ڕێک تەقلیدی خۆ دەکات تەقلید دایک و باوکە من زۆر جا لە بەرنامەکانە ئەوە ئەڵێم وسازی گەورە ئەڵێم مناڵ ئەوەنەی چاولێکەرێکی باشە گوێگرێکی باش نییە زیاتر تەقلید دەکا مناڵ وەک لەوەی ببیستێ دەستۆکار باش بابەتشکەمانەیە دکتۆر بابەتی سۆشیال میدیایە کە ئێمە هەمومان ئێستا تێیکەوتین بەداخەوە ئێستا چاجیبیتی هاتۆ کۆمەڵک بابەتی کاریگەری سۆشیال میدیامان لەسرە ئایا لە کاتی بیستنی هەواڵێکی ناڕاستە ئێمە چۆن وا بکەین کاریگەریمان لەسەر نەبێ یا مەسەرەن جاری وا هەیە تۆمەت بۆ کەسێک دروست کراوە تۆش دەخوارەوە کۆمێتە گەنووسێ دەست خۆش ئافرم زۆر ڕاستە یا لایکێکەکەی ئایا ئێمەی مسلمان یا داعی چۆن خۆی لەوانە پارێزێت مامۆستا عەزیزم لە سەرەتاوە قسەیەکم بۆ کردی وتم ئەگەر بابەتی ڕاستگۆیی بۆ قۆناغەکانی تر لە سەردەمانی پێشوە هەوێنێک بوو بێت ئەبێت دەستمان پێوەیەگر پێ و زەرور بێ بۆ ئەمڕۆ بە چەند قات حتمیەت و پێویستیەتە کە ئاگاداری ئەوە بین چونکە بۆ سەردەمی ئەمڕۆی خۆمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ کەفا بالمەرئی کەذبا
أن يحدث بكل ما سمع بس بۆ ئەوی بە کەسێک بڵێن درۆزن هەرچی بیست یەکتر بیگێڕێتەوە مەگەر لە قورئانە کە بابەتێکمانەیە لە جزئی قەد سەمعە بابەتی ئەوەی کە هەواڵێکتان بیست إن جاءكم فاسق بنبأ نافەرمێ بیگێڕنەوە نافەرمێ بڕۆم بزانم ئەفەرمێ فتەبەینوا ئەمڕۆ بەڕاستی لە سەردەمێکە ئاشین ئەبێ زۆر وریایی لایک و کۆمنتەکان بین ئەسڵەن ئەگەر ئەبینی ڤیدیۆیەک مامەسازن ئەمە بە ترکی زۆر گوێ بگرە بەڵێ ڤیدیۆیەک باسی کەسێکەکە بە خراپە بەڵێ من ناڵێم کۆمنتی بۆ مەکە ناڵێم لایکیشی بۆ مەکە ئەگەر کەسەکە ئەزانی باشە ئەسڵەن نابێت لەسەر ڤیدیۆکەش زۆر ڕایگری چووکە لەسەر ڤیدیۆکە زۆر ڕاوگرت ئەو ڤیدیۆی ئەکتیڤە بێ کار لەوە هاتووە لایک و کۆمنتەکان چەند خەتەرن نەگەوەی کۆمنت بنووسم و ئەکتیڤی بەرزکەمەوە نەگەوەی کە لایکی بکەم کە بەو لایکە تۆش بەشداری ئەو شتە ئەو بڵاوکردنەوەی ئەو تۆمەتەی ڕاگرتنی ڤیدیۆکەش ڤیوی زیاکەی ئەبێ وریێ ئەوەش بین تا ئەو دەرەجەیە چونکە ئەمڕۆ بەڕاستی بەهۆی ئایەوە زۆر دەنگ زۆر هەست و کەوت زۆر شێوازمان هەیە بۆ ئەوەی کە کەسەکە وابزانی ئەوە و ئەمڕۆ بەڕاستی بۆ لێدانی کەسایەتیەکان ئیشی زۆر وردەکرد لەسەر ئەمە ئەبێ وریای ئەوە بین سۆشیال میدیا ئەو مۆبایلی دەستمان ئیشی زۆر وردەکرێت لەسەر ئەوەی کە بەها گەورەکەی سەر تۆپکی بەهاکان کە ڕازگۆیەتیە تیانەمێنێ بە دەیەها و ملیۆنەها کورتە ڤیدیۆ هەم واقعی کە دروست کراوە بەهۆی بە پێکەنی ناوی هەندێک یان بە تەنزامێت هەمووی باسی ئەوەکەن کە درۆ احتیاجیە ئەوە تا ئەوەی کرد ئیش لەسەر ئەوە ئەکرێت کە مرۆڤەکان نەک بیانکەن بە درۆزن بیانکەن بە درۆزان حتا لە فەرمودەکان نافەرمە چی ئەو کەسەی کە ڕازگۆیە ڕازگۆیەتی خۆش ئەوێ ويتحرى الصدق حتى يكتب عند الله صديقا ئەوە هەندێک کەسانیشمان هەن دروەکە حتى يكتب عند الله كذابا کە ئەمە بەم شێوازە نووسرا یەکێکە لەو خەشتە خەتەرانی کە سزای قورسی قیامەتی بۆ هەیە کە خوازیارم تەمەنا ئەەکەم ئەوانی کە گوێیان لێمان بووە خوای پەروەردگار وامان لێ بکە ئەم قسانی کە ئێمەش کردمان ڕنگدانەوەی هەبێت لە کردارەکانمانە نەبینە کەسانێک بەهۆی ئەوەی کە قسەکانمان گونجاو و مطابقی کردارەکانمان نین بەهۆی ئێمەوە خەڵکان لە دیر دوورکەونەوە خوای پەروەردگار دامەزراومان کە داپۆشراومان کە و بتوانین ئەو قسانەی کە ئەیکەین هەڵقوڵاوی ناخمان بێت لە خۆمانە ڕەنگی دابێتەوە و ڕازگۆ بین لەگەڵ خۆمانە ڕازگۆ بین لەگەڵ خوایە ئەو کاتە ئۆتۆماتیکەن ڕازگۆژە بین لەگەڵ خەڵکا ئەگەر ماوەیەکیش نەمان ناسن ماوەیەک تەمومژێکیش لەسەرمان بێت وردە ئەو تەمومژە ئەڕەوێتەوە خوای پەروەردگار بۆ خۆی دەرچەیەکت بووە کاتەوە کە خەڵکانیتر وردە بەرەو پیرت بێن چونکە پاش تا ماوەیەک ئەتوانرێ لە کەسایەتی بدرێ 4-5 کەس مامەڵەیان لەگەڵا کردی هەڵسو کۆتیان لەگەڵا کردی بۆیان دەرکەو ئەم تەمومژی تۆمەتانی بۆ تۆ دروست کراوە ئەم شتانی کە بوونەتە بربەستێک بۆ ئەوەی کە خەڵک لە تۆ نزیک بێتەوە کە ئەم تەلیسمەشکە ئەتە خەڵکی وردە پێت ئاشنا بن قسەت کاریگەریە بێ و ئەبیتە کەسێکی کاریگەر لە ناو کۆمەڵگایە دەستخۆش کاکتۆر لە کۆتا باسەکەمانە ئەگەر من پرسیارێکم نەکرد بێ یا شتێکم نەوت بێ بەرەسە سەرنجی بخەیتە سەر لە زمنی ئەوانشا پرسیارێکم و لە دوای وەڵامی دوام بەرەوە ئایا هاوسەران چۆن پارێزن لە بینی خۆیانە بۆی نەوەکانیشان مناڵەکانیشان ڕازگۆ دەرچن پاشان لە دوای ئەم پرسیار و چیشتری شتەیە خۆت بەڕست فەرموو وەڵی مامەستا من ڕاشکاوانە پێ دڵم ئەم بابەتە لە سەر و 150 ئەوەنە شوێنی قورئان بە مشتەقاتەوە ئاماژەی پێدرابێ 92 شوێن لە قورئانە تەرخان کرابێ 44 فەرمودە زیاتر لەبارەی گەورەی سیدقەوە هاتبێ بەرنامەیەک و دوو بەرنامە تەواوی ناکات بەڵام بۆی کە بیکەینە کۆتا قسەمان مامۆستای عەزیزم تەنها بۆ عەقدی پێغەمبەران لەگەڵ خوایە بەڵێ و لە عەقدی هاوسەرگیریە تەنها بۆ ئەم دوو شتە وتراوە میثاقن غەلیظە شتێک میثاقی غەلیظی بۆ بەکارهێنرابێ ئیتر لەکوێی ئەم میثاقە غەلیظەیە جێی ئەبێتەوە پەنا بۆ درۆبەری لەگەڵ خەڵکانی ترا کە بەریەکەوتنیان لەگەڵ تۆیان کەمە
درۆکانت لەوە ئەچێ کەشف نەبن بەڵام لەگەڵ هاوسەر تاکە شەو ڕۆژ لەگەڵ تایە پەتی درۆ نەکورد هەر زۆر کورد ناتوانانی تاسەر ئەوابی بێتە سەر هەر زوو متمانە لە دەستەدەی هەر زوو ئەو لانەیە لە خۆ دەشەوێنی هەر زوو ئاوتەبی هەر زوو لە بەرچاویانەکەوی ئەو کاتە هەم لە دنیاە هەم لە قیامەتە باجەکەشی بە قورسی ئەی لەبەرەوە تکا ئەەکەم ئەو کەسێک کە ئەمان بینێ با زەرەرکەی لە ڕازگۆیەتی تا بەڵام دڵنیا بە ئەوە کاتیە هەم لە دنیاە پاداشت و تعویزێکی گەورە وەرەگری هەم لە قیامەتیشا لەگەڵ سدیقینە حەشرەکرێی و لە سدیقین خۆناغی خوار خۆناغی پێغەمبەرایەتیە ئەسڵەن یەکێک لەو دوعا گرنگانەی کە وەلەو مەدحانەی کە خوای پەروەردگار فەرمێ لە نوێژەکانتانە ڕۆژانە بیڵێنەوە سورەتی فاتحەیە سورەتی فاتحە فەرمێ اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم ئەوانەی نیعمەتانی خۆتە بەسەرا ڕۆشتون ئەوە چییە؟ تەفسیری ئەو ئاەتە کامەیە ئەو تەفسیری ئەو ئاەتە ئەوەیە من الذين أنعمت عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين خوا خوي بفرمي وحسن أولئك الرفيقا أما نبكى بالرفيق أما نبكى بالصديق أما نبكى بهاول إنجاب زانە چۆن کەسایەتیەکی ئەرێنی و تیا دروستە بێ هالەیەکی ئەرێنی پەخشەکەی خەڵکی بەبینێنت خۆشەویستیان بۆ ئەم دینە دروستە بێ مەجلیسەکانی ئاوەدانە بێ دەموچاو و پرچنگدارە بێ نورانی ئەبێ و لە قیامەتیشا و لە ئاسمانیشا کەسێکی ناسراوە بی فریشتەکان هەر بەهاتنت پۆل پێشوازی لە ڕۆحە پاکەکە دەکەن ئەمە لە سادیقانە بەرجەستە بێ خوای گەورە بەهرەمەندمان کە بتوانین ئەم صفەتە کە ترۆپ و چەتری تەواوی صفەتەکانە لە خۆمانە بەرجەستەی بکەین و لە کردار و ئاکار و گفتارمانە ڕنگ باتەوە خۆشەویستانم داوا لە خوای گەورە دەکەین کە هاوکارمان بێ ڕازگۆیی لە گفتار و کردارمانە دەرکەوێت تا حەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر بۆ خوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ